هاتوونە مساهمە بکەین لە دامەزراندنی موسساتی عێراق کە لە دوای هەڵبژاردنەکان عادەتەن ئەوێ سەر لە نوێ دابمەزرێن. ئەلبەتە ئەم سەفەرە قەرار وا بوو جەنابی کاک نێچیروان بارزانی بێتن جێگیری سەرۆکی پارتیمان سەرۆکی حکوومەتی هەرێم. ئێمە هاتوونە ئیستیطلاع بکەینەوە بیرۆڕایەکانی خۆمان بە شریکەکان بڵێن و بیرۆڕای ئەوانیش بزانین و قەراریش کۆبوونەوەکان بە یەک کۆبوونەوە تەواو ناوێ بە تەسەووری ئێمە ئەوەی ئێمە دەبینین لەو طموحی خەڵکێک و منافسەی ئینتیخابی کە ئیستا لە دوای ئینتیخاباتیش ئەو منافسە هەر ماوە ئەم مەوزوعە لەوانەیە درێژخایەن بێ و بەدیدی ئێمە تا درێژخایەن بێ لەوانەیە بۆ عێراق باش نەبێ چونکو تا حکوومەت و مؤسسە زووتر دابمەزرێن باشترە. زیارەتێکی ئیستیطلاعیە و ئێمە هەموویان دەبینین بالتاکید ڤیتۆمان لەسەر کەس نییە و ڤیتۆی کەسیش قبوڵ ناکەین لەسەر خۆمان.